پاشەوەی ئێران و عێراق لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێئومێد دەبن بەرامبەر بە زیادبوونی دەسەڵاتی یاسایی لە ئەنجومەنی وەزیران بۆ مامەڵەکردن بە نەوت و گازی هەرێمی کوردستان. هێرشا موشکیەکانی هەولێر بۆ چەمچەماڵی شەگوازرێتەوە و لە نوێترین پێشاتدا بە موشکێک کارگەی گازی کۆرمۆر دەکرێت ئامانج. دەکرێت ئەم پێشاتە وەک هاوکێشەیەکی نوێ لێک بدەینەوە کە ئەم موشەکە یەکسانە بەرامبەر بە پێشنیارکردنی ناوی دکتۆر ئومێد سەباح بۆ ئەندامی ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێم. یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر نکۆڵی لەوە دەکرد گازی هەرێمی کوردستان هاوشێوەی نەوت مامەڵەی پێوە بکرێت و وافڵ تاڵەبانیش وتی مەگەر بەسەر لاشەی مندا گاز بڕواتە دەرەوە. بەڵام ئێستا بەپێی ئەو پرۆژەی یاسایی نێراوە بۆ پەرلەمانی کوردستان ئیدی هەناردەی گازی سروشتی ڕەزامەندی یەکێتی پێویست نابێت و ئەنجومەنەکە بە زۆرینەی پارتی مامەڵەکە یەکلایی دەکەنەوە. پێشتر شەرمنانە بۆردومانی ناوچەکانی زۆنی زەرد دەکرا بە ناویبوونی بارگای مۆسادەوە، بەڵام ئێستا چ بیانویەکەیە بۆ ئەوەی چەمچەماڵ بۆردومان بکرێت؟ باڕوونی دیارە کە شیوەنەکە بۆ حسێن ڕاماڵینی مۆساد نییە، بەڵکو بۆ هەریسەکە کە بریتیە لە گازی سروشتی کوردستان. ڕووداوەکە بریتی بوو لە بۆردومانکردنی ناوچەی کۆرمۆر نزیک چەمچەماڵ کە کۆمپانیای دانەگازی ئیمارەتی و بەرهێنانی گازی تێدا دەکات. ئەگەرچی هێرشەکە بچووکیش بێ و بێزیان بوو بێت، بەڵام پێشاتێکی نوێ و زەنگێکی نوێ دەبێت بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان و ئەنجام دەرەکەی حیشدی شەعبی یاخود ئێران بوو بن. هیچ لەو ڕاستیان ناگۆڕێت. لەو هەوڵەی پارتی وەگەری لاوازی یەکێتی لە دۆسیەی هەناردەی گازدا پاڵنەری سەرەکی هێرشەکەیە.